ڕووی دەمم بکەمە ئەو زیندانەکانی بادینان تەعاتفێکی بەهۆی زوڵمێکەوە، زوڵمێکی نایەکسان، زوڵمێکی گەورە کە دەسەڵاتی پاراستنی پارتی بەرامبەر بەوان کردیە بە چەندین ساڵ لە زیندانە ڕایگرتن و خەڵکی کوردستان ئیحساس و شعوری بۆ فرمێسکی مناڵەکانی هەمویان بوو دانە بەدانە. ئەم پشتیوانێک کە خەڵک کردی لە بەرامبەر دەسەڵاتی پاراستن دەسەڵاتی سەربرگەرانی پارتی بوو. ئەگەر ئێستا ئەوانە خەریکن خۆیان هەڵەبژێن بۆ پەرلەمانی کوردستان لە ژێر هەر ناوێکە خەریکن خۆش باوەڕی بڵاوکەنە بۆی کە خەڵکی کوردستانیان ڕێگە چارە بۆ ئاڵوگۆڕ لە کوردستانە مەسەلەی هەڵبژاردنە خەتایەکی ئێجگار گەورەکەن و ئەو عواتف و ئیحساس و شعوری کە خەڵکی کوردستان بۆ ئەوان بووی کە ئەوان لە زیندانە بوویان بۆ مناڵەکانی ئەوان بوویان ئەوە لە دەزەدەن دەبێ ئەوە بزانن و زەرەرێکی ئێجگار گەورەی سیاسی و هەتا ئینسانیەکەن بۆ یاگە هەتاوەکوی ئێستش خەریکن کارێک لەم بارەیەوەکەن نەیکەن ئەو کارە احترام و شخصیت و خۆڕاگریەک لە زیندان کردویانە ئاوا بە ئاسانی بە بەلاش فەرمودی نەکەن بە بەلاش لە دەستی نەدەن داوایان لێکم ئەو کارە نەکەن.